لەسەر پرسی زۆربوونی ڕێژەی تەلاق لە دادگاکانی هەرێمی کوردستان دەکەمە یەکلا کراوەتەوە ئەمە دوایین ئامارەکانە کە لە چەند هەواڵێکی بەر لە ئێستاش پێمان ڕاگەیاندن بۆ ئەمە بەستە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا شێرکاوەیی بەرپرسی ڕاگەیاندنی یەکێتی زانایانی ئاینی هەرێمی کوردستان دەکەین کە بەڕێزیان لە سۆرانەوە لەگەڵمانە. سڵاوت لەبێت مامۆستا، با لەوە دەست پێ بکەم بۆچی تەلاق زۆر بووە ئەم ساڵ بەتایبەت؟ بەڵکو ینی ساڵی ڕابردوو، ینی ئەوە چەند ڕۆژێکە کەوتینێتە نێو ساڵی نوێەوە. جەنابتان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە، سپاس بۆ بینەرانی بەڕێز. دیارە دیاردەی تەلاق لە هەرێمی کوردستان ساڵ بە ساڵ ڕوو لە زیاد بوونە کە ئەمەش ئاماژەیەکی ترسناک و مەترسیدارە لەسەر کۆمەڵگەی ئێمە کە بەداخەوە ڕێژەکە بەرەو هەرکشانە. بەر لەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە پێم خۆش بوو ئیشارە بە دوو خاڵ بکەم. خاڵی یەکەم ئاینی پیرۆزی ئیسلام بایەخێکی زۆر بە خێزان و ژیانی هاوسەری ئەدات. لەسەر ئەو بنەمایەش بنەمای پێکینانی هاوسەرگیری لە ئیسلامدا بریتیە لە خۆشەویستی. واتە ئیسلام دەیەوێت پرۆسەی هاوسەرگیری لەسەر ئەساسی لێکتێگەیشتن و مەوەدە و ڕەحمە، وەکو خوا لە قورئانە فەرمێ وەجەعەلە بەینەکم مەوەدەتەن وەڕەحمە، واتە خۆشەویستی بنەمای هاوسەرگیریە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم لە ئاینی پیرۆزی ئیسلامدا تەلاق یعنی شتێکی ویستراو نییە، بەڵکو دەرچەیەکە بۆ ئەو گرفتانەی کە ناگەنە نەتیجە. چونکە یەکێکە لەو شتانەی وەکو پێغەمبەری خوا فەرمێ ئەبغەض الحەلال عند الله الطلاق، واتە یەک لەو شتانەی کە حەڵاڵە ڕێ پێدراوە بەڵام لە لای خوا ویستراو نییە. بەمانایەکی دیکە ئەتوانین برین ئیسلام تەلاق ویست نییە، بەڵکو تەلاقی وەکو دەرچەیەک داناوە بۆ ئەو گرفتە خێزانیانی نەماوە. ئێمە لە کوردستان بەڵێ مەبەری کاتەکەم کەمە دەمەوێت زۆرترین پرسیار و زۆرترین وەڵام لە جەنابتان وەربگرم دکتۆر جان. بەڵێ لە کوردستان طبعاً ئەنجومەنی باڵای فتووا و لێژنەکانی فتووا لە خزمەت کۆمەلگادان بە ڕوونکردنەوەی بابەتە شەرعیەکان و هۆشیارکردنەوەی کۆمەلگە و خێزان بە تایبەتی لە ڕوونەدانی تەلاق. بەنسبەت هۆکارەکانی تەلاق ئەوەی ڕاستی بێ هۆکار یەکجار زۆرن و حاڵەتێک لە حاڵەتێکشەوە جیاوازە، بەڵام گرنگترین ئەو هۆکارانەی کە دەکرێت دەستنیشان بکرێن لە ناو لێژنەکانی فتووا و هەتا لە بەشێکی دادگایەکانیش بریتینە لەوەی یەکەم زوو بەشودانی کێچ یا زوو ژنهینانی کوڕ مەسەلەن. ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە بەداخەوە لە کۆمەلگەی ئێمە لە تەمەنێکی کەم کوڕان و کچان ڕوو ئەکەن ئەم پرۆسەی هاوسەرگیریە، بەڵام ڕەنگە تێگەیشتنیان، ڕەنگە عەقڵیان، ڕەنگە وەک ئەرە بیرکردنەوەیان بۆ پرۆسە و چوونە ناو پرۆسەی هاوسەرگیری وەکو پێویستیان لە ئاستی پێویستدا نەبی. ئەمە یەکە لەو هۆکارانەی کە بە زەقی دیارە لە ناو زۆربەی کێشەکان کە زوو بەشودانی کێچ و زوو ژنهینانی کوڕ یەکێکە لەوەی کە کەونە ناو مەسئولیەت و بەرپرسیارەتی بەداخەوە هەست بە بەرپرسیارەتی گەورە ناکەن، هەست بەوە ناکەن کە ئەمە چ قۆناغێکی گرنگ و هەستیارە ئیدی هەرزوو بڕیاری جیابوونەوە ئەدەن. خاڵێکی دیکە بە خراپ بەکارهێنانی مۆبایل و تۆڕەکانی کۆمەڵایەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ئەمەش بەداخەوە یەکێکە لەو هۆکارانەی زۆر جاری وا هەیە لەسەر نامەیەک، لەسەر مەسیجێک، لەسەر شتێکی خراپ، لەسەر ڤیددیۆیەک، لەسەر هەڕەشەکردنێک یان لەسەر بڵاوبوونەوەی وێنەیەک خێزانێک تێکەچی بەرەو تەلاقەڕوە. خاڵێکی دیکە لە ئەو خاڵانەی کە هۆکارە لۆ زیادبوونی تەلاق لە ناو کۆمەلگەی ئێمە نەبوونی هۆشیاریە لە ناو کۆمەلگە بۆ پێکێنانی پرۆسەی هاوسەرگیری. بەداخەوە بەشێکی خێزانەکانمانێ قسەکانتەوە دکتۆر هۆکارەکان گەلێ زۆرن، خۆگەر ئێستا باسییان بکەین لەوانەیە نەک بە بەرنامەیەکی سعاتی لەوانەیە زیاتریشی بێت. من کاتەکەم 5-6 دقەیە لەگەڵ بەڕێستان دەمەوێت سوودی لێ وەربگرم لە گفتوگۆ لەگەڵ بەڕێستان. باشە ئێستاش مۆدلێک پێیا بووە، ینی کاتێک کە کەسێک ژنێک مارە دەکات، کچێک مارە دەکات با بڵین زیێڕەکەی نەکردووە، دەڵێ کاتێکی دیکە کە پارەم دەستکەوت یاخود وەختێکی دیکە دەیکات، بەڵام ئەمساڵ لە ناکاوی تر زێر گران بوو. ئەمە بە یەکێک لە هۆکارەکان دادەنرێت. ئایا ئەو کەسە دەتوانێت
هەر کاتێک کە ویسترا ئەمە شتێکێکە لە هۆکارەکان یعنی لە ڕووی داراییەکان هەژاری بەشێکی هەژاری بەشێکی خانەوادەکان و زۆری ڕێژەی مارەیی دیارکردنی زێر مەبەستم ئەو حاڵەتەیە نەک بابەتی هەژاری دکتۆر دواترە بیت لە بینی با پرسیارەکەت تێبگەێنم کابرا چووە کچێکی مارە کردووە لەسەر ئەوەندا ڕێککەوتن زیێڕەکە دەڵێ دوایی بۆت دەکەم بەڵام زێر گرام بووە ئەمە بۆتە هۆکارێک ینی ڕێژەکە زۆر گرام بۆتەوە مەسلەی ئاساییە بەسەردا تێپەڕێت ینی کاتێکی دیکە کاتێک کە زێر هەرزان بوو یانیش ئەوەیە کە دەبێت جیا ببنەوە ئەگەر نەتوانێت بیکات. نەخێر مەسلەی مارەی زۆر ئاساییە چونکە ئێستا لە زۆربەی حاڵەتەکانی مارەکردندا جاری وهەیە زێڕەکە دیارەکرێ بە حازری بۆ ئەوی بۆیەکە و جاریش وا هەیە تاخیرەکرێ ئەو تاخیربوونا هۆکارنی لەوەی ببیتە تەلاق یان ئەو پێویستی بە تێگەیشتن هەیە ئەکرێ ئەو ساڵنا ساڵێکی دی لە دەرفەتێکی دی زێڕەکە بکڕی لە ئەوەی نەبیتە هۆکارێک لەو جیابوونەوەی ئەو هاوسەرانە یعنی ئەوە هیچ ڕەبتێکی بە مەسلەی جیابوونەوەوە نییە و ئەوە حەقێکی ئافرەتەکەشە بەڵام هۆکاری دیکە هەیە یعنی ئێستامە پێم خۆشە ئیشارە بە هەندێکیان بکەن یەک لەوان خیانەتی هاوسەرگیری یعنی بەداخەوە بە زۆری لەناو کۆمەلگەی ئێمە هاوسەران لەبەر ئەوەی یەکتریان خۆش ناوێ لەبەر ئەوەی چاویان لە خیانەتی زەوجیە لەبەر ئەوەی کۆمەڵێک لە فیلمی بیانی دۆبلاشکراو لەناو کۆمەلگەی ئێمە کە دەگەر ئاین و دابوو نەریت و کۆمەلگەی ئێمە ناگونجێ کاردانەوەیەکی سلبی لەسەر بیرکردنەوەی تاچی ئێمە و گەنجانی ئێمە دروست کردیە ئەمانە زیاتر هۆکارن لە ئەوەی کە گەنجێک ڕێز لە هاوسەرەکەی نەگری و هاوسەرێک ڕێز لە هاوسەرەکەی دیکەی خۆی نەگری بە هەمان شێوە ڕووبکەنە تەلاق و برێن ئاساییە لەبەرەوەی لە فلیمەکان زۆر بە ئاسانی پەنا بۆ تەلاقە بردرێ خاڵێکی دیکە دەستێوەردانی دەرەچی یعنی لە خزم و کەسە نێزیکەکان جاروە هەیە مشکلەیەکی سادە ڕووەدا پێویستیشی بە چەند ئامۆژگاریەکەیە و ئەکرێ بژگەنە حەل بەڵام دەستێوەردانی خزمەکان و دەستی سێم و ئەکا کێشەکە گەورە ببی و نەگەنە نەتیجە و دوجار بە تەلاق کۆتایی پێبێ کە ئەوەشێکە لە هۆکارەکان هەروەها لە ڕووی خراپ بەکارهێنانی ئامێر ئەلکترۆنیەکان و مۆبایل وەکو باسم کرد کە ئەوە یەکێکە لە هۆکارە ترسناکەکان لە ناو کۆی ئەو هۆکارانەی کە دەبتە هۆی جیابوونەوەی هاوسەران لە یەکتری بەداخەوە یعنی ئەو ڕێژەی تەلاقە لە کوردستان مەترسیەکی گەورەی دروست کردیە و پێویستیمان بەوە هەیە چ لە ڕووی یاساوە چ لە ڕووی ئاینیەوە چ لە ڕووی هۆشیاری کۆمەڵایەتیەوە سنوورێک دابندرێ بۆ ئەوەی ڕێ بگرین لە زۆری ڕێژەی تەلاق لە هەرێمی کوردستان کە ساڵانە ئامارەکان بەڕاستی زەنگێکی مەترسیدارن و بەدوای ئەو هۆکارانەدا بگەڕین کە هۆکارەکان چین و چارەسەریان چییە و چۆن بتوانن هۆشیارەکی ڕێک و پێک دروست بکەنە ناو کۆمەلگا بۆ ئەوەی چیتر ئەو ڕێژە زۆرەی تەلاق لە کوردستان ڕوونەدا هەر بۆ زانیاری جەنابتان. بەڵێ دکتۆر با دوایین پرسیار لە جەنابتان بکەم هەر بۆ زانیاری بەڕێستان ئێمە لەگەڵ دکتۆر من زەمم بە کاتەکەی خۆمەوە لەبەرەوەی هاوکارانم ئاگادارم دەکەنەوە با ئەو پرسیار دەکەم بتوانی زۆر بە کورتی وەڵام دەیتەوە سپاست دەکەم. بەشێک لە ئەوانەی کە دەستگیراندارن بە هۆکارێک جیا دەبنەوە دیسان هەوڵ دەدەنەوە جارێکی دیکە بگەنەوە یەکدیشتی وا هەیە لە ڕووی شەرعەوە ئەمە دەکرێت بەر لە گواستنەوەی ینی بێگومان کێشە ڕووەدا جاچە لە کاتی دەستگیرانی بی یا لە پاش گواستنەوە بی بەڵام ئەو کێشانە پێویستیان قابلن لۆ چارەسەر و ئیسلام لەگەر تەلاقدانیە هەتا بکرێ یعنی مەگەر هیچ دەرچەیەک نەمینی گەرنا ئیسلام لەگەر تەلاقدانیە و ئەکرێ زۆر ئاساییە و کەسانە لەگەڵ کەسی نێزیکی خۆیان یان لەگەر مامۆستای ئاینیان لە ڕێی یاساوە بگەنە چارەسەرێک و پێک شاد ببنەوە چونکە هەندە کوردەکاری لە حاڵەتی تەلاق و کێشە و گرفتە خێزانیەکان هەیە پێویستی بەوە هەیە کە ببرێتە لای یاسا یان مامۆستای ئاینی بۆ ئەوەی بزانن کێشەکە لە چێن دەرێوە چارەسەرەکە لە چیدایە زۆر ئاساییە کێشە ڕووەدا لە ناو خێزان لە بینی هاوسەران و جاری وایە کێشەکە چەند ڕۆژێک یان چەند مانگێک شەخاینی بەڵام زۆر ئاساییە دوجار ئەگەر بەپێی ئەو بنەما شەرعی و یاسایانەبی کە دیاری کراون و کەسی پسپۆر بڕیاری لێ ئەدا زۆر ئاساییە هەموو کێشەیەک قابلی چارەسەرە ئەوە پێش ئەوەی تەلاقی سێ بە سێ ڕووبدا بەڵام ئەگەر دوای ئەوەی کە تەلاق ڕوویدا
و لێک جیابوونەوە ئەو کاتە ڕەنگە هیچ دەرچەیەک و هیچ چارەسەرێک نەمابیلۆ ئەوەی کە جارێکی تر ئەو کوڕکچانە یان ئەو ژن و مێردانە پێک شاد ببنەوە. لۆیە گرنگە ئەو پەیامە بگاتە کۆمەڵگەی ئێمە کە کوڕان کچان و هاوسەران و خێزانەکانمان هەموو لایەکمان هۆشیار بین باوی ئەوەندە پەنا بۆ تەلاق نەبین، دائیمەن بە تەحمل بە لێبوردەیەوە بە سینگفراوانیەوە بە نیەت پاچیەوە مامەڵە لەگەڵ ڕووداوەکان لەگەڵ کێشە و ئاریشەکان بکەین و هەوڵ بدەین لێک تێ بگەین و خۆشەویستی لە ناو خێزانەکان بەرپا بکەین لە هەمان کاتیشدا هەر کێشەیەک ڕوویدا قابلی چارەسەرە پێویست ناکە بە زوویی یان بە پەلە بڕیاری تەلاق و جیابوونەوە بدرێت. بەڵێ ڕێزدار دکتۆر عەبدوڵڵا شێرکاوەیی بەرپرسی ڕاگەاندنی یەکێتی زانایانی ئاینی هەرێمی کوردستان لە سۆرانەوە لەگەڵم بووی ماندوومان کردی دکتۆر زۆر سپاس.